ژمارەیەک لە مامۆستایانی وانەبێژ و دەرچوانی کۆلێژەکانی زانکۆی کەرکووک لە بەردەم پەروەردەی کەرکووک گرت بوونەوە و داوایان کردا بمەزرێنرێن یاخود بکرێنە گرێبەست. ئەوان دەڵێن مافی خۆمانە لە وانەبێژانە بین کە حکوومەتی عێراق بڕیاری داوە بیان کاتە گرێبەستی ڕەسمی و مامەڵەکانیان بۆ تەواو بکات. مشکلی ئێمە ئەوەیە عقد لەگەڵ وانەبێژەکان کرا بەڵام ئێمە ئەو حەقیان پێمان نەدا بە حکومە ئێمە نەمانتوانی بڕۆین بۆ لای مدیر واستە بۆ خۆمان بکەین بەس نامان بنووسەوە ئەمریداریمان بۆ بەرزکەنەوە و لە ماڵە بۆ خۆمان دانشین و کۆوان نەبووین لەگەڵ ڕێزم بۆ وانێکەوە داوامیان کرد. ئێستا ئێمڕۆ داوای تەقاطع وەظیفیەکەن. تەقاطع وەظیفی ئەوەیە کەوا زۆربەی ئەم وانەبێژانە کە عقدیان لەگەڵا کرا دەور 1970 وا لا ئادرێن چونکە بە حکومەوەی عقدی دیکەیان هەیە لە شوێنێتر بۆ نمونە لە وزاری کارەبا لە وزارەکان دیکە فئێمە ئەو 1970مانەوە جگەل ئەوەش وا بڕیارە دەرەجاتی حەف و استەهداف بێکەوە ئەوە عایدی تەقاعودی ئەوانەیە ئێمە ئەو دەرەجات ئەمان شوێت چونکە بەڕاستی کۆلێجی پەروەردە هەر خۆی ساڵانە زیاد لە 5000 دەرچوو یعنی دەرچن لەو کۆلێژانە فئێمە داوای دامەزران نەکەی ئەمە حەقی خۆمانە کەس نامانی و منەت بکاتە سەرمان مزایدەمان ناوێت لە هەر کەسێ بێ. ئێمە هاتوین ئەمڕۆکە داوای مافی خۆمانەکەین ئێمە نەمانتوانی ئەو هەلە بەدەست بێنین کە ببین بەوانە بێش. من 2 ساڵە تەواوم کردووە زیاد لە دە مەکتەب گەڕاوم مدیرەکان ئەڵێ ناتمانەوێ لەبەرەوەی مدیرەکان ئیساموی خزم و کەسوکاری خۆی ئەبا مع العلم یعنی لەوانە تیاشانە هەبێت تربەویش نەبن. ئێمە کە دەشتووی بەشی پەروەردەین ئێمە ئەولاترین ببینەوانە بێش و وەربگیرن بەڵام بەداخەوە تا ئیستا وەرنەگیراوین و ئێمە شاتوین داوای ئەوە بکەین کە وەکو هاوڕەکانمان چۆن ئەوان وانە بێژ بوون و بوون بە عقد ئێمەش بتوانین ئەو هەلە بەدەست بێنین. ئێمە خەڵکێکی تشنێکی هەژارین لە هەموو نەتەوەکان پێکدەین پێ پاڵپشتین تا کۆسەدا نەمەزراوین هەیە 15 ساڵە تەخەڕەجی کردووە هەیە 5 ساڵە هەیە 10 ساڵە بێ پاڵپشتی بووینە بۆیە دانەمەزراوین. بە پێی زانیاریەکان 1050 پلەی وەزیفی هەیە لەو محاسرەکان ماوەتەوە لە پەروەردەیە لایەنە سیاسەکان یانوێت دەست بگرن بەسەریا ئەو لێ ئێمە سودمەت نەبین. ئێمە ژەمڕۆ هاتنە داوای مافی خۆمانەکەین داوای ئەو پلە وەزیفیاکەین. لە ماوەی دوومانگی ڕابردوودا وەزارەتی پەروەردەی عێراق بە پێی ڕێنمایەکان بڕیاریدا نزیکەی 10,000 وانە بێش لە کەرکووک بکاتە گرێبەست. ڕێوبەری خوێندنی کوردی دەڵێت وەزارەتی پەروەردە بە پێی ڕێنمایی دامەزراندن دەکات نەک بە پێی داواکاری. خۆی جیاوازی هەیە لە نێوان ڕێنمایی و لە نێوان طموحات. ئەگە بە طموحی ئێمە بێ ئەگە بە داواکاری ئێمە بێ ئەگە بە دڵسووتانمان بۆ ئەو دەرچوانە کە مافی خۆیانە دابمەزێن پێمان باشە هەموو تاکێکە دەرچوو ئەم ساڵ دابمەزرێ. بەڵام بە پێی پلانەکان وزارەتی پەروەردە و ڕێنمایەکان و نسبەی دامەزرانەکان و دواتر تعلیمات کە دابەزێ خاڵەکان بە کێ ئەدرێ و چۆن دامەزران نەکاکرێ ئەوە تەمان هەرشوملی هەمی ناکات ڕێژەیەک وەرەگرێ کە ڕێژەیەک وەرەگرێ لە دامەزراندنیا لە عقد ناڕەزایەتی ئەو کۆمەڵە خەڵکی تری لێکەوێتەوە کاڵێن بۆچی شوملی ئەمەی نەکردووە بۆەوە و بۆوە. سەبارەت بە دامەزرانەکان پێشتر دامەزراندن کرا و دیسان پشێوی لێکەوتەوە دیسان ناڕەزایەتی لێکەوتەوەیان خاڵەکان بە عەدالەت نەبووەوە نەبووە ئەو پرسیارە دەتوانن لە مەرکەزی بکەن چونکە تەعیناتەکان ئەوان کردویانە. ساڵانە بە سەدان دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی کەرکووک خوێندن تەواو دەکەن و چاوەڕێی دامەزراندنن هەر بۆیە هەر بڕیارێکی دامەزراندن ناڕەزایی دەرچوانی لێ دەکەوێتەوە چونکە پیان وایە نەعەدالەتی واستەکاری لە دامەزراندندا وای کردووە مافی زۆرێک لەو دەرچوانە نەدرێت و خەڵکی ناشایستە لە شوێنیەوان دا بمەزرێنرێ. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.